کچێکم هەیە چوارەتی پێ خۆ ماڵ و مناڵەوەمی لەسەر ئاوەیە دەی باشە چێت تەحمولیێوەکە با دووسە بکەین سەی چی بکەین چیەکەی لێرە دانیشتووی ئیشەخواکەم و حەماڵیەکەم ئیشەوێ نەوەڵی ئیشێکم نیە غەیرەوە نەبێ چەند ساڵام ئیشاکەی وڵا دەمێکێ لە هەشتاکان و کەلادێت لە 79 ترەمە ئیشمان ڕۆژانە چەندێکە دەسەکەوێت ڕۆژ کەوتووە ڕۆژێکە 10,000 9,000 7,000 کات کەوتووە قورس نییەم ئیشەوە تەمەنی تۆ مەجبورین چی بکەین من لای خی گەورە نەبێ هیچ شتێک نابم ئەمە شگە بم کچێکم هەیە چوارەتی پێ خۆ ماڵ و مناڵەوەمی لەسەر ئاوەیە دەی باشە چێت تەحمولیێوەکە بە ڕۆژووی حەمدو سەنا بۆ خوا لە ژیانمە قەرزاری ڕۆژوم نە قەرزاری نوێژ قورس نییە بە ڕۆژوو بیت و پاڵ بە عەرەبارێک کۆبنی بارێکی زۆری لەسەر بێت کەسێمە بەستی خوا بێ خوا کەراسانی بۆەکە من چلێ ئاوین بە ڕۆژوم حەماڵم ئێستا حەماڵ ئەوە کێشە نییە ئەوە کابرا کاڵێ ناتوانمەوە تالب نییە نائیشێک بۆ خوا بەخوا یارمەتیدایە هەر بۆ نان و تەماتۆ چشت ناشکرین دەخوا بە زیابێ بە قوربانت باشە دایەت کەسی تر هەیە لە ماڵەکەتانە کە ئیش بکات کورە نەبەخوا هەرسێک خوا مۆسێکە چاتی کەسێکمان نییە خەڵکی شوێی قڵە کەرکک باشە چۆن بوو هاتیتە ئێرە ئیترم دەمێک هاتم بۆ ئێرە ئەمە بژێوی ژیانی تۆ دابینەکە بژێوی ژیانە دابینەکەمە ئەیدە چی بکەم ڕۆڵەکە ئەیدە چی بکەم مەجبورین بە قوربانت بم ئەگەر ئەوەش نەکەی بەچی نانمە درەتێ هەر هەرێدەمە نان و ماسێ تەماتێ لەخوا بە زیابێ ئەمە ڕۆژی چەندە دەسەکەوێت بەرە بەخوا هەیە 6,000 هەیە 7,000 هەیە 10,000 ئەگەر گۆڕەوەیەکان بکڕن ئەگەرش نەکردن بەخوا هەر ئاوەتان ئەیوان بم باشە ژیان بەمە بەڕێوە ئەچێ کرە نەبەخوا ناوەڵە بەڕێ ناچە ڕۆڵەکە خانی خۆتە؟ ناوەڵە کرێکی و بەدبەختی و مامە گیان سڵاوە لێ بێ چۆنی؟ دەنگ و باسی چۆنە؟ دوعای سەری تۆ وەزئێ وەڵا وازەکە ئاوایە وەرەوی دەبرۆشم چەندە دەسەکەی ڕۆژانە؟ بەرە بەخوا ئەگەر پێنجشم دەستکێ باشە هەر ئەمە و هەیە؟ ئەرە بەخوا باششم نییە باشە چەند سەرخێزانن؟ وەڵا حاڵێن ئێستا دوانین خۆت و هاوسەرێ؟ ئاباڵێ ئەو وەزئی چۆنە؟ وەلاشکو باشە باشە ژیان بە 5,000 ڕۆژانە بەڕێوا چێ؟ وەڵی لەوەی لێ خانووگە شکوری خۆمە کرێکی نیم جای چی بکەم بەخوا مەحاژەشتیشم نییە ئیش و کار چۆنە؟ وەڵا ئیش و کار کەمە کەمە ئەرە وەڵا ڕۆژی چەندێکە دەسەکەوێت؟ وە ڕۆژی وایە 5,000 ڕۆژ وایە 10,000 ڕۆژ وایە هیچ چە ساڵە بیشاکەی؟ وەڵا تقریبا 15 ساڵە 15 ساڵە ئەرە وەڵا ژیان چییە لە لای تۆ؟ دۆخ گوزەرانتان چۆنە؟ وەڵای گوزەرانمانە خان و ماڵی خۆمانە و گوزەران چۆن بێ ئەیتراوە حتا ڕۆژە نینە دەرەوانە پێمانەوە دیارە